تورکیا بەغدای بە هەولێر گۆڕیەوە. کۆتایی هاوپەیمانیەکی پڕ لە نەوت و گۆشەگیرکردنی زیاتری هەرێم دەست پێ دەکات. دامەزراوەیەکی لێکۆڵینەوەی ئەمریکی لە نوێترین شیکاریدا پەردا لەسەر ڕاستیەکی تاڵا دەبات. ئەو خەونەی ڕۆژانێک هەرێم هەیبوو بۆ ئەوەی وەک یاریزانێکی سربەخۆ و سەرەکی وزە بچێتە سەرنەخشەی جیهانی. ئێستا ڕوبەڕووی پاشەکشەیەکی مێژووی بۆتەوە. گەورەترین گۆڕنکاری ژەوەیە تورکیا چیتر هەولێر وەک هاوبەش نابینێت و پشتی تێکرد. باپەی راپۆرتێکی پەیمانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکی بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس هاوسەنگی هێزی بە تەواوەتی گۆڕیوە. ئێستا ئەنقەرە کە ساڵانێک هاوبەشی ستراتیژی هەرێم بوو چاوی تەنها لە ڕێککەوتنە لەگەڵ بەغدا. تورکیای تر ئامادە نییە بەبێ ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی تانکیەکانی لە نەوتی هەرێم پڕ بکات، چونکە بەرژەوەندیەکانی لەگەڵ بەغدا لە بوارەکانی بازرگانی و ئەمنیدا زۆر گەورەترن لەوەی لە پێناو هەولێردا قوربانیان پێ بدات. لە ڕاستیدا تورکیا بەغدای بە هەولێر گۆڕیەوە بۆ ئەوەی بەرژەوەندیە گەورەکانی خۆی لەگەڵ عێراق بپارێزێت. ئەمە تەنها کێشەیەکی تەکنیکی نییە، بەڵکو گورزێکی هەمەلایەنەیە لە پێگەی سیاسی وابووری هەرێم. راپۆرتە ئەمریکیەکە دەڵێت ئیتر سەردەمەکە گۆڕاوە، هەرێم چیتر ناتوانێ وای دابنێت کە تورکیا ئاسانکاری بۆ دەکات. ئێستا کۆمپانیای سۆمۆی بەغدا تاکە بڕیاردەر و تاقە فرۆشیارە. هەرێمێک کە ڕۆژانێک خەونی بەسەر بەخۆی یابووریەوە دەبینی ئێستا کەوتۆتە ژێر هەژمونی تەواوی بەغدا. ئێستا مەرجەکانی شەفافیەت و دابەشکردنی داهات هەمووی لە بەغداوە دەنووسرێنەوە. ئەم پاشەکشەیە نیشانی دەدات کە چۆن پێگەی هەرێم لە هاوکێشەی وزەدا لاواز بووە. تورکیا ڕووی لە بەغدایە و هەولێریش لە بەردەم بژاردێکی سەختدایە. بە تایبەت چاوەڕێ دەکرێت بەم زوانە زەیدی سەردانی تورکیا بکات، ڕێکەوتنی وزە و ئابووری نوێ بکەن.